فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، جەستەی ساغ و لاشەیەکی تەندروست، ئینسان کە ڕۆژگار بە جەستەیەکی ساغەوە بە دووی بژێوی ژیانی خۆی دابگەڕێ، کاروبارەکانی دنیا و قیامەتی خۆی بەسەر بەرێ، شەوگار کە هاتە سەر جێگای خەوتن جەستەی ئازاری نەبێ و بتوانێت بە ئیسراحەت ڕابکشێ و بە ئاسوودەی خەوی لێ بکەوێ. بەڕاستی ئەم جەستە ساغا لە دوای خەڵاتی دین و ئیمان لە هەموو شتێ بەنرخترە. ئینسان ئەگەر هەموو شتێکی هەبێ لە دنیادا، بەڵام پەنا بەخوای پەروەردگار لەش بە ئازار بوو، هەڵای خۆشیەکانی ژیان تام لێ ناکە، لەززەتیان لێ ناکە. بۆیە قەدیمی وتویانە جەستەی ساغ پاشایەتیە. فعلەن ئینسان گە جەستەی ساغ بوو لەسەر بەرد بخەوێ ئاسوودەیە، ئەگەر گەدەت ساغ بوو نانی وشکی و ئاو بخۆی پێی ئاسوودەی. بەڵام پەنا بەخوای پەروەردگار ئەگەر ئینسان نەخۆش بوو، هەموو خۆشیەکان هەموو شیرینیەکانی لێ دەبن بە تاڵی. هەرچەنەوەش بە سەرکردنەوەی خوای پەروەردگارە و تاقیکردنەوەیە، هەروەکو تاقی دەکرێنەوە بە ساغی، تاقی دەکرێنەوە بە نەخۆشی. بەڵام هەمیشە داوا دەکەین یا ڕەبی خوای پەروەردگار بە نەخۆشی و ئازاری جەستە تاقیمان نەکەیتەوە. یا ڕەبی خوای هەمیشە جەستەمان ساغکەی، بەرگەی ئازار و نەخۆشیەکان ناگرین و خوای ئێمە لاوازین تۆ بە نەخۆشی سەخت و بە ئازاری قورس تاقیمان نەکەیتەوە یا ڕەب العالەمین. خوا داوا لێ دەکەین حتا دەژین جەستەمان ساغ بێ، لەشێکی تەندروستمان بدەیتێ، کاروباری دنیا و دینی خۆمانی بە جوانی پێ بەڕێوە بەرین. خۆشەویستان، ئێمە لە مانگی قورئان داین. لە قورئانی پیرۆزدا هەر وشەیەک جێگای تایبەتی خۆی هەیە. بابەتەکەمان باسی نەخۆشیە. لە قورئاندا دوو وشەمان هەیە، مەڕەضمان هەیە و سەقیممان هەیە. سەقیم واتە نەخۆشیەک کە پەیوەندی بە جەستەوە هەیە، بە لاشەوە هەیە. خوای پەروەردگار لە باسی دوو پێغەمبەردا، لە باسی پێغەمبەر ئیبراهیمدا دەفەرمێ فنظر نظرة في النجوم فقال إني سقيم فتولوا عنه مدبرين. کاتێ ئیبراهیم پلانی داڕژ بۆ شکاندنی بتەکان، ویستی لە ڕۆژی دەرچوون بۆ ئاهەنگدا خۆی بشارێتەوە لێیان، لەگەڵیانە نەڕوە. وتیان ئیبراهیم با بڕۆین، ئەمڕۆ هەمومان لە شار دەڕۆینە دەرەوە بۆ ئەو دەشت و دەرەوە ئاهەنگ ساز دەکەین. قال ئینی سەقیم، وتی من نەخۆشم. بەڕێزان نەیوت ئینی مەریض، وتی ئینی سەقیم. سەقیم واتە نەخۆشیەک کە جەستە دەگرێتەوە، نەخۆشیەک کە مەترسی گرتنەوەی هەیە. وتی من نەخۆشیەکی وام هەیە، سەقیمم نەک مەریض. وشەی سەقیم جیاوازە لە مەریض، واتە جەستەم نەخۆشە، احتیمالیە نەخۆشیەکەم بۆ ئێوەش بگوازرێتەوە. فتەوەلەو عنه مدبرین، هەموو پشتیان تێ کرد و دەوریان چۆڵ کرد و وازیان لێ هێنا. لە باسی یونس پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ کە نەهەنگەکە فڕێدایەوە سەر زەوی، فنبذناه بالعراء وهو سقيم. خوا نافەرمێ وهو مەریض. سەیری قورئان چەند وردە، لاشەی تووشی نەخۆشی بوو یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، وهو سەقیم، نافەرمێ وهو مەریض. واتە جەستەیەکی لاواز، جەستەیەکی کە بە هەڵمی ناو دەریا و بە هەڵمی ناودەمی حوتەکە بە تەواوەتی خەری و پێستەکەی لێ دەبەوە، زۆر بێهێز و کز و لاواز و بێتاقەت بوو، کەواتە سەقیم نەخۆشی جەستەییە. بەڵام مەڕەض هەم نەخۆشی جەستەییە، هەم نەخۆشی دەرونیە. بۆیە بە نەخۆشیە دەرونیەکان دەوتێ الأمراض النفسية، ناوترێ سەقیم النەفس، دەوتێ الأمراض النفسية، نەخۆشیە دەرونیەکان. بەڵام سەقیم نییە. نیفاق نەخۆشیە، ئەو کەسانەی کە دووڕوویی دەکەن ئەوە نەخۆشیە. خوا لە قورئان دەفەرمێ في قلوبهم مرض فزادهم الله مرضا. ئەوانە في قلوبهم مرض، لەناو دڵیاندا نەخۆشیە، خۆ دڵیان نەخۆش نییە، ترمپای دڵیان ڕێک و پێک لێ دەدا، زەختیان بۆ بگرە عیبیان نییە، بەڵام نەخۆشیەکی نەفسیان هەیە، ئەویش ئەوەیە دایمە دووڕوون، وەفایان بۆ کەس نییە، وەکو نیسگوان بەر و پشتیان نییە. ئەوەش جۆرێکە لە نەخۆشی. نەخۆشی بەڕێزان دوو جۆرە، یەکەمیان ئەمراض القەلب،
نەخۆشیەکان کە پەیوەستن بە دڵ و دەروونەوە وەکو ئەلحقت قین لە دڵی ئینسانی وا هەیە کین لە دڵێکە یەخوا جارێک لە جاران قسەیەکی بەرامبەر نەکەی هەتا دەمرێ ئەو قسەیە وەکو نەخشی سەربەر لە دڵی هەڵدەگۆڵدرێ پێڵەن حاقد کینە لە دڵ ئینسانی وا هەیە متەکەبیرە هەر کوورە هیچی نییە گیرفان خاڵی جل شەڕ کەچی کە دەڕوا و باڵی فش دەکاتەوە ئەزانێت کەس لەم سەر زەوێ ناژیە ئەو نەبێ کیبری هەیە نەخۆشی خۆبەزلزانینی هەیە هیوا هەیە حەزی لە ستەمە هەر هیچی دەست نەکەوێت مێرولەیەکی دەستکەوێت پێ لێ دەنێ و پانی دەکاتەوە حەزی بەوەیە کە ستەم لە بەرامبەرەکەی بکە بیچەوسێنێتەوە ئازاردانی بەرامبەرەکان لەززەتی لێ دەبێنێ ناخی پڕە لە زوڵم هیوا هەیە ئەلکەڕاهیە ڕقی لە هەموو شتێکە بە هەموو شتێک قەڵسە بەڕێزان ئەمانە نەخۆشین هەر کەسێکت بینی کینە لە دڵ بوو قەدری پاک نەدەبەوە کەسێکت بینی متەکەبیر بوو کەسێکت بینی لەززەتی لە ستەمکردنی بەرامبەرەکان و ئازاردانی شتەکان وەردەگرت کەسێکت بینی ڕقی لە هەموو شتێک دەبەوە ئەو بە زەید پیابێتەوە نەخۆشە ئەوە نەخۆشی دەرونی هەیە دەرونی نەخۆشە ئەمراض القەلبە ئەمە لە نەخۆشی جەستەیی مەترسیدارترە چونکە نەخۆشی جەستەیی پاداشتی هەیە بە مردن ڕزگارت دەبێت لە نەخۆشیەکە بەڵام ئەمانە لە دنیا و قیامەتاتیا چوون لە دنیادا خۆشەویست نین شێت بینی وەکینە لە دڵ و دڵ پیس بێ متەکەبیر بێ خەڵک خۆشی بوێ لە قیامەتی شاڕزگار نابن خی گەورە دەفەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم أو إلى قيامتها رزقار الدكا قلبي سليمة أو دليك باكا لكبر لحقد لظلم لكراهيات لحسودي هل كسك إيري السلامة النبي ماضويراني قيامتها والله مواني كلا دنيا دا جستان نخوش بول لقيامتها كفارتي قناها كاني أنا درجان لا إخوة برزا بمردنيش تازة جارش كنخوشي نابينن والله مواني نخوشي ناخيان هيا لدوي مردنا وعذابيان دست بيدكا لقيامتها قلبي السليم لدست دعوة دواميان أمراض الجسم نخوشيكاني جستا بۆ نەخۆشیەکانی جەستا خوا کە نەخۆشی داناوە دەرمانیشی بۆ داناوە پێغەمبەری موژدەبەخش لە حەدیثێکە کە ئیمام موسلیم بە ژمارە فەرموودەی 2204 ڕیواەتی کردووە دەفەرمێ لكل داء دواء فإذا أصيب الدواء الداء برأ بإذن الله عز وجل دەفەرمێ بزانە لكل داء دواء بۆ هەموو نەخۆشیەک دەرمانێک هەیە هەر کاتێک دەرمانەکە بەر نەخۆشیەکە کەوت بەویستی خوای پەروەردگار بە ئیزنی خوا ئەو چارەسەرە ئەنجام دەدرێ و ئەو نەخۆشیە ڕزگاری دەبێت جا چەند موژدەیەک لەم فەرموودەی پێغەمبەری خوا وەردەگرین صلی الله عليه وسلم یەکەمیان فەرمووی لكل داء دواء هەموو دەردێک دەرمانی هەیە ئەمەش دوو موژدەی تێدایە یەکەمیان بۆ دەرمانسازەکان بۆ سەیدەلانیەکان ئەو کەسانی کەوا لە بواری دروستکردنی دەرمانە کار دەکەن دڵنیابە هەر نەخۆشیەک لەم سەر زەویەدا بڵاو بۆەوە کەسێکت بینی تووشی نەخۆشیەک بوو یەقینت هەبێ ئەی دەرمانساز ئەو کەسێ بە دووی دەرمانە دەگەڕی دڵنیابە ئەو نەخۆشیە چارەسەری هەیە لكل داء إلا بزانە دەواء مادام خوا نەخۆشیەکەی خەڵق کردووە دەرمانەکەشی داناوە دەی بگەڕێ هەوڵ بدا دڵنیا بە دەیدۆزیتەوە ئەوە موژدەیە بۆ دەرمانساز دووەمیان ئەی نەخۆش موژدە لێ بێ ناومێد مەبە لە شیفا دەردەکەی تۆش بێ دەرمان نییە ئەمڕۆ نیەتی بە دڵنیاییەوە بەیانی دەرمانسازان و ئەهلی پسپۆڕی دەرمان دەیدۆزنەوە موژدە بۆ نەخۆشەکانە ئەم فەرموودەیە دڵنیا بە هەموو دەردێک دەرمانی هەیە ڕۆژگارێک دەرمانی دەردی تۆش دەدۆزرێتەوە مژدەی دووەم لە فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم إذا أصيب الدواء الداء کاتێک کەوا دەرمانەکە نەخۆشیەکەی پێکا ئەمە پێمان دەڵێ تەشخیص و دیاریکردنی جۆری نەخۆشیەکە زۆر گرنگە تەشخیصکردنی نەخۆشیەکە زۆر گرنگە پزیشک دەبێت دڵنیا بێ بە دڵنیاییەوە بڵێ ئەم نەخۆشە فڵان کەس فڵان نەخۆشیەتی ئەمجا دەرمانی بداتێ کە دەرمانیشیدایە تەماشای النەوع والکەم بکە یعنی جۆرەکەی و بڕەکەی چ جۆرە دەرمانێک بۆ ئەم نەخۆشیە باشە پزیشک ئەو دەرمانەی بۆ بنووسێ و بڕەکەی چەندە
نەک علاگەیە دەرمانی بۆ پێچێتەوە 10 پارچە حەب ئەم 2 پارچەی پێویست بەوەی ترێمە بێتە زەهر لە لەشیە بزانێت چ جۆرە دەرمانێک بۆ ئەم نەخۆشیە تەشخیصی بکە کە ڕێک نەخۆشیەکە ئەوەیە و دەرمانەکە چ جۆرێک بۆی باشە و بڕەکەشی دیاری بکە لە بڕی چەندە بەکارهێنانی چەند حەبوو دەرزی و دەرمانە ئەم نەخۆشیە چاک دەبێتەوە نەکەمی بداتێ نەزیادی بداتێ کەواتە نابێت لە خۆ دەرمان بخورێ یان نەخۆشێک دەرمانی نەخۆشیێکی تر بەکاربێنێ ئەو پێی چاک بووە لەوە چێ نەخۆشیەکەی تۆ ئەوە نەبێ ئیذا ئوصیبە دەواء الدائی ئەبێ ڕێک دەرمانەکە بۆ سەر دەردەکە بێ نەخۆشیەکە تەشخیص کرابێ و دەرمانی تایبەت بەخۆی بدرێتێ بۆیە دەرمانی کەس بۆ کەس نابێ سێمیان فەرمووی بەڕە بئیذن الله ئەمە دووشتمان پێ دەڵێ ئەی دکتۆر هەر کاتێ چارەسەری نەخۆشت کرد بیسم الله بکە بڵێ بە ناوی خوا بڵێ خودا شیفات بدە ئەمە هەم نەفسیەتی نەخۆشەکەی پێبەرز دەبێتەوە هەم خۆشت ئیسراحەت دەکەی چونکە پێغەمبەر فەرمووی بەڕە بئیذن الله دەرمانەکەش تەواو بێت تەشخیصی نەخۆشیەکەت کرد بێ ئەگە خوا مەیلی لێ نەبێ و ئیمزای لێ نەدا شیفاکە نایە بڵێ شیفا بەدەست خوایە ئێمە هەوڵی خۆماندا دووەم دڵنیا بە هیچ شتێ بە بێویستی خوای پەروەردگار نابێ ئەمە عەقیدەی ئینسانی موسڵمانە خۆشەویستان نەخۆشی بەشێکی لایەنی دەرونیە چاک وایە دکتۆر نەڵێ نەخۆشە ئەی نەخۆش تۆ هیچ نییە زۆر جار نەخۆش دەچێتە لای دکتۆر هەرچی پشکنی نەبۆی دەکا لە ڕووی زاهیری و دەرەوە بەخوا هیچی نییە دکتۆر لە کاکەی جان خوشکەکەم براکەم بڕۆ بەخوا هیچ نییە تۆ هیچ نییە نەخۆش خراپتر دەبێت چۆن هیچم نییە دیارە تۆن دکتۆرنی باشت لێ نەزانیوە تەشخیصن نەکردون فەحسەکان ڕاز نین چۆنەوە ئازارەی لاشەی من بەبێ هۆیە دکتۆری زیرەک و بلیمەت و بەڕاستی شارەزا دڵنیایە لەوەی نەخۆشی بەشێکی لایەنی دەرونیە بۆیە باش وایە بڵێ فعلەن تۆ نەخۆشی بەڵێ لە پشکنینەکان تا دیارە تۆ نەخۆشیت هەیە بەڵام ئەم نەخۆشی تۆ بەم دەرمانە بدڵنیا بە پشتیوانی خوا بەکاریان بێنە چاک دەبی کاکە 2 پارچە حەبی بۆ بنووسە 2 دەرزی بۆ بنووسە هەر شتێکی ئاسایی مقەوی ڤیتامینێک کە جەستەشی زەرەدی لێ نەکا بەڵام ئەوەندە بە یەقینەوە بیدێ بڵێ فعلەن نەخۆشیەکەم دۆزیوەتەوە تۆ ڕاست دەکەی ئەوە ئازارەی تۆ ڕاستەقینەیە و ئەوەش چارەسەرەکەیە بەکاری بێنە من دڵنیام چارەسەرەکەی تۆ کۆتایی پێدەدەی چاوەڕێک بزانە چاک دەبی یاننا ئەوەندە بە یەقینەوە پزیشکی بەڕێز قسە لەگەڵ نەخۆشەکەی بکە دەرونی وا لێ بکە کە نەخۆشیەکە دۆزیوەتەوە قەناعەتی پێ بکە کە شیفای دە بەویستی خوای پەروەردگار تۆی مسلمانیش بزانە کاتێک کە تووشیتە لای نەخۆشێک بەڕێزان تورەکەی دەرمانەکانی مەهێنە تۆ نە سەیدەلانی نە پزیشکیت خوێندووە نە ئینگلیزیە زانی نە پسپۆڕی بواری تۆیە سەی دەرمانەکانی مەکە مەڵە وەڵی هیچ نین دەرمانی باش نەماوە ئێستا هەمووی عادیە هەمووی تەقلیدە یەکسەد دەرونی ئەو نەخۆشە دەڕوخێنی بڕوای بە دەرمانەکان نامێنێ خوای پەروەردگار شافیە یەکێک لە ناوە پیرۆزەکانی خوای پەروەردگار ئەشافیە جا حەز دەکەم 5 خاڵ لەسەر وشەی ئەشافی خوای پەروەردگار باس بکەین لەسەر ناوی پیرۆزی ئەشافی یەکەم نەخۆشی نیشانەی هەیە تا بەهۆی ئەوە پێی بزانی و زوو بچی چارەسەری بکەی حتا ئازار بەشێکە لە ناوی پیرۆزی ئەشافی خەتەرترین نەخۆشی ئەوەیە وەکو وەرەمێک هیچ ئازاری نەبێ لە کتوپڕ لێت دەرکەوێت بۆیە ئازاریش ڕەحمەتی خوایە ئازاریش بەشێکە لە شیفای خوا ئەو ئازارە و ئەو نیشانانە وا لێ دەکات خێرا بە دوو چارەسەرا بگەڕێ ئەگەر نیشانەکان دەرنەکەون و هیچ ئازارن نەبێ وەختێ بە خۆت دەزانی جەستەت کۆتایی پێ هاتووە دووەمیان مرۆڤ هەمووی یەک جۆر جەستەی هەیە لە ڕووی شانە و ماسوولکە و کۆ ئەندامەوە هەموو مرۆڤی سەر ئەم زەوێ یەکە ئەگەر وانە بواە دکتۆری ئەم وڵاتە نەیدەتوانی لە وڵاتێکی تردا نەخۆش چارەسەر بکە دەرمانی ئەم وڵاتە بۆ وڵاتێکی تر نەدەبوو سێەم ئەندامەکانی جەستەخوا وای دروستکردوون یەدەگیان هەیە ئیحتیاتیان هەیە تۆ گورچیلەیەک لە دەستدەی دەتوانی ژیانت هەتا مردن بە گورچیلەیەکی تر بەریتە سەر خوای پەروەردگار جگەری بۆ مرۆڤ دروست کردووە 4 لەسەر 5 جگەرت ببڕدرێ بە 16 هەفتە وەکو خۆی لێ دێتەوە ئەمە ئەشافی کە جەستەی دروست کردووی ئەمانەی داناوە چوارەمیان جەستە هەمووی دەرمان قبول دەکا دەرزی بە دەمار دەکرێت لە ڕێی خوێنەوە دەرزی بە عەڵدەلە بە ماسوولکە دەکرێت لە ڕێی سمتەوە دەرمان لە ڕێی دەمەوە دەخورێتەوە وەکو حەپ و شروب ئەگەر وانە بووایە ئەنسۆلین سوودی نەدەبوو چونکە ترشەڵۆکی گەدە و ڕیخۆڵە لە ناوی دەبن ئەمەش ئەشافی وای کردووە کە ئینسان بتوانێت لە ڕێی دەمار و لە ڕێی ماسوولکەوەشەوە دەرمان وەربگرێ پێنجەمیان ئەشافی هەر ئەڵڵایە ئیشی دکتۆر تەنها لابردنی بەشە پیسەکان لابردنی ئەو ئەندامانەی لە کار کەوتون پاکردنەوەیانە بۆ نمونە بەڕێزان ئێسکی ئینسان ئێسکێک مرۆڤێک بێنە بەر چاوت تەمەنی 6 ساڵە 6 ساڵە ئێسکەکان خانەکانی خەوتون
بێ ئاگا خەوتون بۆ خۆیان کاری خۆیان کردووە لە کتوب پڕێکە ئەمین سانە تەمەنی 6 ساڵ و قاچی دەشکێ دەستی دەشکێ یەکسەر هەموو ئێسکەکە بە خەبەر دێتەوە خۆی چاک دەکاتەوە بۆیە ئیشی پزیشکی شکاوی هەر ڕێخستنەوەی ئێسقانەکانە بەس دێنێ لە گەچی دەگرێت ڕێکیان دەخاتەوە ڕێک و پێک ئەینا خۆی ئێسقانەکە خۆی دروست دەکاتەوە گەر لێشی گەڕیان بە خواری خۆی دەگرێتەوە بۆیە ئەشافی هەر ئەڵڵای و شیفاکە هەر خوا دەیدا لە کۆتاییدا دەڵێن اللهم متعنا بأسماعنا وأبصارنا واجعله الوارث منا يا ربي خوا تا دەژین لە دنیادا گوێمان چاومان هەمووی سەلامەت بێ ئەندامانی جەستەمان واجعله الوارث منا کە مردین ببنە میراتگر لە شوێنمان واتە هیچ ئەندامێکی جەستەمان لەدەست نەدابێ آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم